نەخۆشخانەکان و تەندروستی کەلاخ لابەردەم مەترسیدا وەکو کارمەندانی نەخۆشخانەکان و تەندروستی کەلار باسی لێو دەکەن کە ڕۆژانە بڕێکی زۆر زبڵ و پیسی لەناو نەخۆشخانەکاندا کۆ دەبێتەوە با چەند هۆکارێکە دواتر ئەماناکەمە پرسیار لە میوانەکەم بۆچی ئەم کێشانە چارەسەر نابێت لە نەخۆشخانە و لە تەندروستی کەلاردا لە چەند شەوی ڕابردوو بە دیاریکراوی لە 4 نیساندا قایمقامی کەلار سەردانی یەکێک لە نەخۆشخانەکانی کورکاویش نەخۆشخانەی فریاکەوتن بوو ئەو تا چەند ئاگاداری کێشەکەی ئەمانە و وەکو بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی گشتی کەلار تا چەند داواکانیان گەیاندوتە لایەنی پەیوەندیدار و وەزارەت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە وردی لەسەر ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز دکتۆر حارس محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار ڕاستەخۆ لە کەلارۆمیان ئێمە گفتوگوی زیاترین بابەتاکەین دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کێشەکەی ئێوە چییە؟ سپاس بۆ ئێوەش کێشەی ئێمە لە دەرمانەوە لە پێداویستی پزیشکیەوە لە نەبوونی کارمەندەوە لە نەبوونی بینایەوە لە هەموو ئەمانەوە دەست پێەکە تاوان ئێمە باسی ئەمانە ناکەین ئەوانە لەوەتەی هەبووە لە تەندروستی گەرمیان ئەم کێشانە هەر بەردەوام بوون بەڵام لە ئێستا دوو کێشەی زەق ڕووی کردوتە تەندروستی گەرمیان یەکەمیان کێشەی خواردنی ئێشگیری کارمەندەکانە وە دووهەمیان کێشەی نەبوونی کارگوزارەکانە و نەبوونی دابینکردنی بوجە بۆ کارگوزارەکان و موافقەی دابینکردنی موچەی کارمەندانی کارگوزارەکان تابان ئێمە لە ئێستاوە نزیکەی هەفتەیەکە بێت لە یەکی چوارەوە کرێکارەکانی هەموو نەخۆشخانەکانی گەرمیان جواب کراون ڕۆشونەتەوە ماڵەوە بۆچی سەبەبەکەی چی هۆکارەکەی چییە؟ دکتۆر ئێمە لە مانگی یەکی دووەوە تەنفیز مباشر بۆ کارمەندان بۆ کرێکارەکانی نەخۆشخانەکان کرا نزیکەی 128 کرێکارەیە لە هەموو نەخۆشخانەکانی گەرمیانە لە تەندروستی گەرمیان بە کاملی تاوان ئەمانە لەسەر گرێبەسی کۆمپانیایەکیان هەبوو گرێبەسی و کۆمپانیای تەواو بوو و لە یەکی دووە گرێبەستەکەیان کە تەواو بوو لە ڕێی تەندروستی گەرمیانەوە 2 مانگ بە تەنفیز مباشر ئەمە بەردەوام بوون دواتر پێمان ڕاگەیەنرا کە ئێمە کرێکارەکان جواب بکەین بیان نێرنەوە ماڵەوە چکە تاوەکو ئێستا قوبوڵی تەنفیز مباشر و یا تەندەراتی کۆمپانیەکان کە بدرێ بە کۆمپانیەکان دووبارە نەهاتووەتەوە ئەرکی خاوێنی چەند جارێک بەڵە قسەکانت تاواکە دواتر پرسیارەکە عفوم بکەی دواتر ئێمە پرسیارمان کردووە کە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان و نووسراو کراوە بۆ وەزارەتی تەندروستی بەڵام تاوەکو ئێستا جواب نییە ئایا کێشەکە لە وەزارەتی تەندروستیە یان لە وەزارەتی داراییە یاخود دواکەوتووە لە وەزارەتی تەندروستیە ئەوانە لە لای ئێمە نییە گرنگەوەی ئێمە داواکاری خۆمان بەرز کردووەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی گشتیش دووبارە داواکاری بەرز کردووەتەوە بۆ وەزارەتی تەندروستی باشە دوکتۆر کێ ئەرکی خاوێنکردنەوە خاوێنکردنەوەی نەخۆشخانانی لە ئەستۆیە یعنی دەزانین کە نەخۆشخانەکان ئەرکێکی قورسیان لەسرە پێویستیان بە چاودێریەکی زیاتر لە هەر شوێنێکی دیکە چاودێریەکی باشی خاوێنی هەیە باش بەڕاستی هەر نەخۆشخانەیەک و بەڕێکارێکی جیاواز ئەو ئەرکەی خستووەتە ئەستۆی خۆی چەند ڕۆژی سەرەتا ئێمە هەموو نەخۆشخانەکان بوو بە گەورەترین کێشە بۆمان بە زبڵ و خاشاکێکی زۆر لەناو نەخۆشخانەکانە کۆبوویەوە هەم لە نەخۆشخانەی کفری و لە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەجار نەخۆشخانەی گشتی کەلار و نەخۆشخانەی شەیژێرەی نەقیب لە کە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە لە گەرمیان طبعا لە نەخۆشخانەی گشتی کەلارەوە دەست پێ بکەم ئەمە نزیکەی ڕۆژانە نزیکەی 600 کەس بۆ 600 بۆ 700 کەس سەردانی ئەم نەخۆشخانەیەکە و ڕۆژانە بەلایانی کەمەوە نزیکەی 15 نیشتەگەری بەلایانی کەمەوە 15 نیشتەگەری تێدا ئەنجامەدرێت و ئەمانە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەی گشتی کەلارە بێ پاکەرەوە بە بەردەوام لەوێ بێ ئێمە نەخۆشخانەی قەڵامان هەیە کە سەر بە نەخۆشخانەی گشتی کەلارە طبعا ئەم نەخۆشخانەیە لەسەر بودجەی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاریەکرێن کرێکارمان هەیە لەوێ هێناومانن بۆ یارمەتیدانی نەخۆشخانەی گشتی کەلار
کە ئەو کرێکارانە هاوکاری نەخۆشخانەی گشتی کەلاریان کردووە و چەند کرێکارێکیشمان داناوە لە ناو هۆڵی نەشتەگەری و لە چەند شوێنەکانی تر هەم لەسەر پارەی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەند کارمەندێکیش نزیکەی 5 کارمەند لەسەر بودجەیەکی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کە بە بڕە موچەیەکی ڕۆتینی کە ئەمە بەس بۆ ئەوەی ئیش و کارەکانمان بۆ بڕێ ببات. باشە. نەخۆشخانەی فریاکەوتنی شەی دەژار لە ڕێی خێرخوازەوە بۆی دابین کراوە و نەخۆشخانەی شەی شێری نەقیب تاو پێسە بۆی دابین نەکراوە لەگەڵ نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی. ئێمە بە وەکو میلاک نزیکەی 85 کارگوزارمان هەیە. تەبان ئەم کارگوزارانە ئەتوانە بڵێم 170یان لەم 1-2 مانگە ئەمری خانەنشینیان بۆ دێتەوە، هەمویان پیر و پەکەوتن. ئەو ئیشە قورسانەی کە ئێمە بە کرێکارە گەنجەکانی کەین ئەوان ناتوانن جێبەجێ بکەن، هەرچەنە بەڕێبەری گشتی تەندروستی گەرمیان بڕیارێکی دەرکردووە کە ئەو کرێکارانە کارگوزارانەی هەموو شوێنەکانی مەڵبەندەکان و بنکەکان کۆ بکاتەوە لە ناو ئەم 4 نەخۆشخانەیەدا، بەڵام بەڕێی ئێمە ئەمە سەرکەوتوو نابێت چونکە ئەوانە پیر و پەکەوتون ناتوانن ئیشکاری باشە کە ناتوانن کار بکەن چۆن قەرەبوو دەکرێنەوە دکتۆر؟ خانەنشین دەکرێت؟ قەرەبووی کێ بکرێتەوە؟ ئەو کارمەندانی کە ئەمانە کارمەندەکان ئەتوانن بڵێن ئەوەی کە کەمترین تەمەنی هەیە موالیدی 66 یعنی 1966 کەمترین تەمەنیانە. کێ ئەتوانێت ئەوە هەیە بە بەردەوام لە ناو ساڵی عملیات تا بێ بە بەردەوام نەخۆشخانەکان شووە تەحقیمی بکات باڵێ خانەنشین دەکرێت، بەڵێ ئەمانە خاننشین دەکرێن و ئەمانە پیر و پەکەوتن توانای ئەویانە نییە. بڕەکەشیان کەمە بەڕاستی ئێوە چی دەکرێت بۆ ئەوەی کە ئەم کێشەیە بەردەوام نەبێت و کاریگەری لەسەر چارەسەری نەخۆشەکان نەبێت لە کەلارە؟ ینی لانی پەیوەندیدار چۆن ئێمە وەکو پزیشکان و کارمەندان لە نەخۆشخانەکانی گەرمیانە بەردەوامن لە خزمەتی خۆیان کردووە. ئێستا ئەرکێکیش بۆ ئەوان زیایی کردووە، ئەو ئەرکی پاکردنەوەیە. وابزانم لە ڤیددیۆ و لە ڕسمەکان ئایبینن کە کارمەندانی نەخۆشخانەکان شان بەشانی ئەو کرێکارەکان دانیشتوون نەخۆشخانەکان پاکەکەنەوە. بەڕاستی بەداخەوە ئەمە ینی کارمەندی تەندروستی ئەبێ دووسێ ئیش لەلایەکەوە بکات، هەم ئیشی خۆی هەم ئیشی پاکەرەوە. بەڕاستی ئەم کێشانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو قوڵتر ئەڕات، بەڵام ئەوەی ئێمە دوا هەواڵ ئاگامان لێبێت بەڕێبەراتی گشتی تەندروستی گەرمیان کە لە وەزارەتی تەندروستی داواکاریەکانی بەرز کردووەتەوە بۆ لە ڕێ وەزارەتی تەندروستیەوە بۆ وەزارەتی دارایی ڕۆشتووە و چاوەڕێکرێت لە چەند هەفتەی داهاتوو ئەم کێشانە چارەسەر بکرێت. باشە دکتۆر، ئەگەر کێشەکەتان خوانەخوا چارەسەر نەبوو، ئێوە چی دەکەن؟ ڕێکاری دیکەتان چی دەبێت بۆ چارەسەر و بەدەمەوە هاتن؟ وەڵاهی ئێمە هەموو جارێک هەر پشت بە خێرخوازە بەسیت، هەموو جارێک بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەوە بە تایبەت گەرمیان ئەوە ئیشکارەکانی ئەوە دوا بکەوێت، هەموو جارێک ئیشی تەندروستی گەرمیان بەڕاستی زۆر دواکەوێت. بەداخەوە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی ئاوەڕێک لە گەرمیان باتەوە بۆ هەر ئیش و کارێکە، یعنی ئێمە دووری ڕێگاکەیە یا خوشتێکی ترە کە هەر نووسراوێکە نێنرێت یا خوشتێکە نێنرێت دوای 2-3 مانگ جوابمانە دەنەوە. ئەگەر جواب درێتەوە هیوادارین زیاتر لەوە زیاتر گەرمیان ئیهمال نەکرێت، لەو فەرامۆشی نەکەن و زووتر ئیش و کارەکانیان بۆ جێبەجێ بکەن. بەڕاستی ئەگەر چارەسەر نەکرێت یعنی بە خێرخواز ناڕوا بەڕێوە، ئەو پەڕی مانگێک تا 2 مانگ بتوانێت بڕوا بڕێوە. لەمە دوابێت بەداخەوە ئێڵێم دەسەڵاتەوەیە کە نەخۆشخانەکان دابخرێت و نەتوانێت لە ئێستا کێشەکە کاریگەری لەسەر چارەسەرکردنی نەخۆش و فریاکەوتنی نەخۆش کارگوزار بە شێوەیەکی گشتی لەسەر کارەکانتان دروست کردو دکتۆر بۆ هاوڵاتیان بۆ نەخۆش؟ بەڕێزم چۆن دروستی ناکات؟ ینی هەر خۆت لە ناو ماڵێکا بە شوێنەکە پیس بێت تااقەتی ئیشکردنە هەیە، هەر خۆت کە ئیشێکت هەیە ئەتوانی دوو ئیشی لەگەڵ نەخۆشانە لەکوێ چارەسەر وەردەگرن ئەگەر پێویست بکە؟ ئێمە بۆ نمونە ئێمە دووسێ نەخۆشخانەی ئەهلی هەیە لە نەخۆشخانەکە لە گەرمیانە خەڵک سەردانی وێشەکە، بەڵام ئێمە نەوەستاوین لە چارەسەرکردنی نەخۆش. بەڕاستی لەگەڵ ئەوەشا کە چارەسەری نەخۆشەکرێ پاکەرەوەشەکەین و ئێستا بۆ نمونە لە ڕاوێژکارەکانی بەیانیان لە ناو نەخۆشخانەی گشتی کەلارە
پێشتر کرێکارەکان وەکو سکرتێر بۆ ڕێخستنی ئەو خەڵکانی کە سەردانی پزیشکە سپۆرەکەکەن و نمونە پزیشکی سپۆر 100 نەخۆش سەردانیە کە ئەمە کەسێکی کە ڕێکیان بخە بەناو بڕۆنە ژوورەوە سوپاس بەخوایستە و خەڵکە ئەو ئەرکانە خسۆتە سەرشانی خۆی هەر کەسێک کە ڕابۆ ئەوە بۆ چارەسە بۆ سەردانی پزیشکەکە خۆیان ڕێکەخەنەوە. بەڵێ بەڵام ئێمە گەورەترین کێشەمان پاکردنەوەی ناو نەخۆشخانەکانە. باشە بەڕێز دکتۆر حارس محەممەد بەر لەوەی کۆتایی پێبێنم دکتۆر هیچ شتێکی دیاریکراوماوە لێرە و پێ بڵیت؟ وەڵاهی ئێمە بەبەردەوام ئەڵێن تکایە حکوومەتی هەرێمی کوردستان لەوە زیاتر دەرمانە نێرێ بۆ وڵاتەکانی تر. تکای لەکەین دەرما بنێرە بۆ نەخۆشخانەی گشتی کەلا بۆ نەخۆشخانەکانی گەرمیان و بۆ نەخۆشخانەکان ئێمە. بەڕاستی ئێمە هەم دەرمانمان نییە هەم پێداویستی پزیشکیمان نییە و هەم زۆربەی بودجەکانمان ڕاوەستاوە داوایان لەکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین تکایە ئاوڕێک لە گەرمیان بنەوە بۆ ئەوەی زیاتر گەرمیان فەرامۆش نەکرێت ئێمە وا ئەیبینین ینی ببوورە لە هەواڵەکە خوێدمەوە کە وەزیری تەندروستی 50 تەن دەرمانە نێری بۆ تورکیا بەداخەوە ینی گەرمیان لە ئێستا ئەگەر یەکێک کە نەخۆشی درێژخایانی هەیە بڕات دەرمان وەربگرێت لە حەوت دەرمانەیەک دەرمانمان هەیە هیوادارین وەزیری تەندروستی ئاوڕێکی لە گەرمیان باتەوە هەرێ دەرمانیش بۆ گەرمیان بنێرێ و سپاسیێک. بەڵێ بەڕێز دکتۆر حارس محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلا ڕاستەخۆ لە کەلا ڕۆمیانیەوە سپاس بۆ ئامادەبوونت خۆش.